ئەم هەواڵەیان ناوخۆیە نوێمین فستیڤاڵ و پێشانگەی ساڵانەی بەشی شێوەکاری پەیمانگای هونەرە جوانەکانی چەمچەماڵ بەڕێوە چووە بە پێکەوە بینەربین. لە پەیمانگای هونەرە جوانەکانی چەمچەماڵ بەشی شێوەکاری لە فستیڤاڵی ساڵانی خۆیدا نوێمین پێشانگای بۆ فێرخوازانی بەشەکەیان کردەوە. لە پێشانگاکەدا سەرجەم فێرخوازانی بەشەکانی پەیکەر وێنەکێشان و سیرامیک کارەکانیان نمایش کرد. لە تابلۆکاندا بە ڕەنگی ئاوی و ڕەنگی ڕۆنی و هێڵکاری گرافیک بەکارهاتون. ئێمە 5 قۆناغی خوێندنمانەیە 1 تا 5 ئیشەکانمان هەڵبژاردن ئەو ئیشانەی کە شایەنی عەرزکردن و پیشاندانن ئەوانەمان هەڵبژاردووە و عەرزمان کردو. بەڵێ دیارە ئێمە تەنها بەشی شێوەکاریمانەیە بەشی شێوەکاریش لە ناویدا لقی وێنەکێشان و پەیکەرسازی و بەشی سیرامیک لە پاڵێمانەدا ڕەنگی ئاوی و ڕەنگی ڕۆنی و بەشی گرافیک و هێڵکاری ئیشەکانیان عەرز کردووە ئەمڕۆ.